بەناوی خوای بەخشندەی میهرەبان. ئێرە قەزای شارە زوورە و ئەمانەوێ چیرۆکێکی جیاواز بۆ ئێوەی خێرخواز و بەخشندە بگوازینەوە. ئەمانەوێت لەم بەرنمەیەدا هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بگاتە شایستەترین ماڵی بێباوکی بێ خانەولانە بێ موچە بێکار و کەسابەت. تەقە لە دەرگای ئەم ماڵا دەین و بەناوی خوا چیرۆکێکی تازەتان بۆ دەگوازینەوە بۆ ئەوەی ئێوەی خێرخواز و بەخشندە لەگەڵ ئێمە ئەم ماڵە ئاوادانکەن. ژیانمان ناسەم لە ماڵی باوکماژیم مێردەکەم سێ مانگە وفاتی کردێ. ئێمە سەرەتا خەریکی حیوانداری بوون، حیوانی خەڵکمان بەخێوە کرد. ئیتر حیوانەکانی هەر ئەوە نەبوو بژێ ژیانی خۆمانی دابین کرد. لە دەرەوەی شار بوون؟ بەڵێ 4 مناڵم هەیە. بەهۆی نەبوونی و ژیانمان سەخت بوو، مناڵەکانشم لە خوێندن دابڕان. مناڵەکان نەچوون بۆ قوتابخانە؟ نەخێر. بۆچی؟ چونکە لە لادێ ئەژیان دوور و لە خوێندن لەگاو ئیتر ناسام لەبەر کار و کەسابەتی ئاژەڵداری. بەڵێ بەڵێ ئێمە هیچ یعنی نەمەعاشی هیچ شتێکمان نەبوو. ئیتر حیوانمان بەخێوەکەن هی خەڵک نەمانتوانی ماڵەکانشمان بخەینە مەکتەب. یان لە قوتابخانە دواکەوتن؟ بەڵێ. چەند دواکەوتن؟ ئەو ئەبوایە لە پۆلی 5 بووایە، ئەمیش ئەبوایە لە پۆلی 2 بووایە، ئێستا هەردووکیان لە پۆلی 1-ن. ئەمیان 4 ساڵ دواکەوتمیشان ساڵ دووە؟ بەڵێ. ئەی ئەم کاکەیان؟ ئەو کاکەیان وەڵا هەر لە خوێندن دابڕاوە، هەر نەچۆتە قوتابخانە؟ هەتاکو پۆلی 3 خوێند، چونکە ئێمە ژیانمان نەڕۆی ئەچوون بۆ حیوانداری، حیوانی خەڵکمان بەخێو کرد، ئەوشمان دەرکرد لە مەکتەب. ئێستا داوای لە خێرخوازانەکەم یارمەتیمان. ئێستا ژیانتان چۆنە؟ کار و کەسابەتتان لەسەر چییە؟ هیچ شتێ نییە، یعنی ئەوە چەند ئێگە لە ماڵ باوکماژیم و ئێستا کێ کار و کەسابەتتان بۆکە؟ وەڵا کەس مەگەر ناسە مەگەر خەڵک لە ڕێخوا بێژێ ئەوە شتێ بۆ مناڵان ئەگینا کەس هیچ معاشێ موچە هیچ شتێک نەخێنەوە، وەڵا هیچ شتێکمان وەڵا. ئەی چۆن ژیان بەڕێەکەن؟ وەڵا چۆن نازانم، ژیان سەختە زۆر، هەتا مێردەکەم مابوو هەر چۆنێک بوو باش و
ئەم هەندوانی شتێ بکەم بەس ئێستا هیچ شتێ ناکرێت. ژیان و گوزەرانی ماڵی باوکت چۆنە؟ ئەوان هیچ باش نین، دایکم گوێگرانە، باوکم تەمەنێکی کردووە، کەسێک کاسبکارێکیان نییە، مەعاش وەرێکیان نییە، ژیانی ئەوانیش لە ژیانی من خراپترە. داوا لە خێرخوازانەکەم شتێک بۆ سەرەتا بە ناوی خوای گەورە دیارە ئەم ماڵە دراوسەی ئێمەن لەگەڵەوەشا من مامۆستام لە قوتابخانە ئەم قوتابیە بەڕێزە کە ناوی چۆمانە خۆی تەمەنی گەورەیە ئەبووە ئێستا لە پۆلی 4 بووایە بەڵام ئێمە وەرمان گرتووە لە پۆلی 1 بە حکمی ئەوەی کە پێشتر ئەم عایلە کە پێشتر باوکی ڕەحمەتیشیان مابوو لە گەرمانی کوێستانیان کردووە پێشتر خەریکی بەخێوکردنی ئاژەڵ بوون نەیان توانیوە بەهۆی ئەو دارایەکامی کە هەیەیانە و بەهۆی دووریان لە سنتەری شارەکانەوە نەیان توانیوە کە ئەم مناڵانە بخەنە بەرخوێندن کاکە چۆمانە بواە لە پۆلی 4 بواە بەڵام ئێمە بە یاسایەکی تایبەت لە قوتابخانەی سەردەم وەرمان گرتووە لە پۆلی 1 دامانناوە و کاکە محەممەدیش ئەبووە ئێستا لە پۆلی 2 بواە بەڵام ئێستا ئێمە ویش هەر بە یاسایەکی تایبەت لە قوتابخانەی سەردەم وەرگیراوە و لە پۆلی 1 دامانناوە. بۆیە داوا لە هاوڵاتیانی بەڕێز دەکەین و خێرخوازان ئەوانەی کە دائیمە دەستیان لە کاری خێرایە هاوکاری ئەم خێزانە بکەن چونکە ئەم خێزانە 4 مناڵی بێباوکیان هەیە و مناڵی گەورەیان نییە هەتاوەکو هاوکە ئیشێک بکە کارێ بکە و کرێچیشن هیچ موچەیەکیشیان نییە. پێم وایە هاوکاریکردنی ئەم خێزانە و ئەم ماڵە خێرێکی گەورە ئەبێ بۆ دنیا و دواڕۆشتان و ئێستا مناڵی گەوری ئەم عایلە ئەم کوڕە جوانەیە بەڵام ئەم کوڕەش لە خوێندندا بڕاوە تەمەنی گەورەیە ئێمە نەمانتوانی وەکو قوتابخانە وەری بگرین چونکە تەمەنەکەی گەورە بوو ئەبێ بڕواتە ئێواران بەڵام کاتێکیش ئەگە بنێرێتە قوتابخانەی ئێوارانەوە ئەم مناڵە ناتوانێت بڵێن ڕێگای هاتوچۆکەی پاسیتی ئەکەوێ چونکە لە زەڕایەن ئەو قوتابخانەی لێ قوتابخانەی گەورەکانە ناتوانین ئێمە بەهۆی ئەو بارەدارایە قورسێکە هەیەە ناتوانن هاتوچۆ بکەن و هاتوچۆ بە مناڵەکە بکەن بۆیە داوا لە خێرخوازانەکەین ئەوەی پێیانەکرێ بە پێی توانە هاوکاری ئەم ماڵە و ئەم خوشکە بەڕێزە بکەن چونکە بە خێوکردنی کۆمەڵێک مناڵ لەم ڕۆژگارەدا قورسە و پێویستیان بەوەی هاوکاری بکرێن ماڵێکیان هەبێ لانەیەکیان هەبێ ئێستا لە ماڵی باوایانە ئەژین ئەمەش قورسێت و ئەم مناڵە ئەم ماڵە لە ماڵی باوایانە ئیشەکەن و بڵێن ئەمێننەوە لەوێ بۆ ئەگەر مەسکەنێک و ژێگایەکی خۆیانیان هەبێ باشترە بێت. بەخێربێن یاخوا خێراتنی کەناڵەکەتان دەکەم دەستخۆشیتان لێکم خی گەورە یارمەتیتان بدا هەر کەسێ یارمەتی ئەم خێزانەداوە هەرچیەک بوێت وە لە 10,000 و هەتا هەرچنی یارمەتیان بدا هاوکاریان کە خێرێگەی خی گەورە ماڵێکی بۆ بکاتۆ لە بەهشتا خی گەورە یارمەتی بدا ئەمانە کەم دەستن هیچیان نییە من شایەتیە دەم دراوسێ من ئەمە 3 مانگلیان قەومیا ئەم ماڵە 3 مانگلیان قەوماوە هیچ شتێکیان نییە هیچ داهاتێکیان نیە مەعاشیان نییە من بزانم کە هیچ شتێکیانی هیچ ئەوەی کە تۆ ژیانی پێ بکە هیچیانی ئەمەش ماڵی باوکێتی باوکی گوێی گرانە ئەوەش دایکێتی هەر بەخوا نابیسێ باوکی نەخۆشە دایکشی گوێی گرانە هەر هیچ یعنی برایشیان نییە ناوەڵا ئەوەی من بزانم ئەم ماڵن سفرن هیچیانە هیچ ئەوە ژنەکە خۆی یعنی ئەزانم 3 مانگە دراو 3 مانە لیان قەومیا و یارمەتیان بدەن خی گەورە یارمەتی ئەو کەسە بدە کە یارمەتی ئەم ماڵەیەدات وەڵای هەتا هیچیان نییە من ئەوەی من بزانم مەعاشیان نییە خانیان نییە داهاتیان نییە کاسبکاریان نییە خەسوویەکی ئەوش نەخۆشە لە خەسخانی هیوا خەڵک یارمەتیەدات ئەوەی کە من پێی بزانم ئەوەی من بزانم هیچیان نییە ئیتر ئەگەر هەر کەسێ یارمەتیان بدا خی گەورە ئیشەڵا ماڵێکی بۆ کاتۆ لە بەهشتا وەڵای من شایەتیە دەم ئەم ماڵە پێویستیان بە یارمەتیە پێویستیان بە خانیەکە پێویستیان بە ماڵە پێویستیان بە هیچ شتێکیانی ئەوە خۆ ئەتوانی ئیش بکات ئەوە ناتوانێت نە مەعاشیان هیچ شتێکیانی من لەوە شایەتیە دەم ئەمانە هیچیانی ئەوە 3 مانگە لێیان قەومی بەخوا کەسێکم نەبینێ ئێوە خی گەورە یارمەتیتان بدا خی گەورە ماڵێکتان بۆ بکاتۆ لە بەهشتا
خی گەورە هەر کەسێکیش یارمەتی ئەمانەدا خی گەورە یارمەتی بدات. ئەم ژنە ڕەشپۆشە حیکایەتی ئەو تراژی دیایانە دەژێڕێتەوە کە هاوسەرەکەی بە کرێکاری و شوانی بۆ پەیاکردنی بژێوی ژیانی خۆی و مناڵە چاوگەشەکانی بە خەمێکی قوڵەوە خست بووە سەرکۆڵی و کەچی باری قورسی گوزەرانیانی سوب ناکرد تا هەر بەو خەمە قوڵەوە کە لە چاوی مناڵەکانیەوە وەک هەستێکی لەوتن نهاتن دەرکی پێکرد کە بۆچی منوام و مناڵانی تروەهان سەری نایەوە و بۆ ئەبەدەی چاوی لەکناو ئەم مناڵانە و ژیانی پڕ لە بێ کەسیانی بەخوای گەورە و دڵی زیندوی ئێوە سپارد. خانوم نییە و ناو کەسبکارم نییە و ئەوکو ناوماڵە هیچم نییە و ئەمە عاشم نییە. کە هاوسەرت ما بە هەر ژیانتان خراپ بوو؟ ژیانمان باش و ئەو مابوو ئەو شتێکی بۆمانە کرد بەس ئەو وەفاتی کرد نەخێرێ سە هیچ شتێکمان بۆ ناکرێت. یعنی لەوەتی زەواجتان کرد و خانووتان هەر نەبوو؟ نەوەڵڵا هەر نەمان بوو، یعنی هەر ئەوە نەمان دەسەکەوت بۆ بژێوی ژیانی خۆمان نەمانتوانی خانوو پێ بسێنین. کارەکەتان قورس نەبوو لەوێ کاری ئێوە ئەمسە مناڵەکان لە ناو کۆمەڵێک شوێنی چۆنەڵێ بۆن و بەرامی ناخۆش و قرس و لە ژیانێکی سەختە ئەژیان بەس یعنی من خۆم وەکو خۆم قەناعەتم پێی چونکە باش و بەس ئێستا ژیانمان زۆر زۆر سەختتر بووە. ینی مناڵەکانیشم بەهۆی ئەوەی شتێ بۆ خۆمان پەیاکەین و بژێ ژیانمان لە خوێندن دابڕان هەر ئەوە نەمان دەسەکەوت کە بژێوی ژیانمانی خۆمانی پێدابین بکەین. ئەوە نەمان دەست نەکەوت کە بێژین شتێ خانوویە شتێ بۆمان نەوەسەندێ. ژیانمان سەخت زۆر سەخت و بەس بەڵام ئێستا سەختتر بوو. تا چەند مناڵەکان بێنازن و مناڵی خەڵک نین؟ زۆر جارێ بە تایبەتی ئەم بچووکەم زۆر. بچی؟ سپێن بە قەجاری وای داوای پارەم لێکا پێ بگی. دێم بۆ لای دایکم بژم داوای پارەم لێک. خەماوەت پێوەژم خوایە کەسێ بێ یارمەتیماندا. ئەگەریێژی چی بکەم دایە حەزم لە سەیاریە حەزم لە یاریە مناڵی تر یاری من بۆ نیمە ئێژم دایەن با بەیانی ڕۆژ بێتەوە پەلەمەکە پارەیەوم پێ نییە شتێکیان بۆم کرد. وەڵا ئەوەستێ ماما من بۆ شێوەیە ئەی خەڵەتێن مەرێژم پەلەمەکە ئیمڕۆ نەبەیانی جاری وایە ئەگرێژی خوایە من چی بکەم من یعنی نازانم تۆ هیچ شتێکیش بۆ من ناسێنی من حەزم لەو یاریانەیە بۆم ناسێنی هەرچۆنێ بێ ئەی خەڵەتێنم تاکۆنە لە بیرێتێ بەس دووبارە هەم داوای کات و من هەم دووبارە پارە بێنێ. ئەمان تا حەدێن لەوانەیە تێبگەیت لە ژیان و بەس ئەم زۆر قرس بووە بۆی تەنانەت ڕۆژ وایە بیانگەیەوە گرێژی تۆ هەرێژی باوکم دێتەوە کۆ خۆ نهاتۆ باوکو دێتەوە یاری بۆ تێری شتی بۆ تێری.
بە خاتری خوا و پێغەمبەر شتێ بکەن. خوای گەورە چاکتان بۆ بکە یارمەتیمان. بەخوا ژیانمان زۆر قورسە، زۆر ناخۆش. خەڵکی تر ئەشای ناماڵتان هەیە؟ نەوەڵا ئەو عەشیان نەوەڵا ئەوە یعنی تۆ شتێکی گەرم و گوڕ و باش و نەبێت چی ئەەکەی. ئێستا شتیژەوە نەگرانە تۆ ناتوانانی هیچ شتێ بسێنی. من ڕۆژی وایە 250 پێ نییە ئەیتر لەکیەوە ناوماڵ عەشای ناوماڵ بکڕم هیچ شتێ یعنی مەگەر ئەو خوای گەورە خۆی ڕەحەم یعنی ناماڵیشتان نییە؟ ماڵیشمان نییە نەوەڵا تۆ نەماڵ و بێ و نەخان و بێ نەمەعاش و بێ و نە کاسبکەرێک و بێ و ئیتر چۆنەژیت خانوویەکیم بۆ بکەن یعنی حەزەکەم وەکو خەڵک بژین. خوای گەورە چاکتان بۆ بکە، خوای گەورە بخاتە بە جەزای قەیامەتتان یارمەتیمان دێت. 4 مناڵیەتی و هەیە. دا لە خانوومان نییە، مەعاشمان نییە، باوکمان نییە، دا لە خێرخوازانەکەی خانوویمان بۆ بکەن. خدایە کوانووی ساردەوە بووی ئەم ماڵە هەژارە چەند بە دڵی گەرمی مناڵەکانیەوە دیارە، چەند بە شپرزەییەوە دێتە گۆ، چەند دڵی خوساوی پڕ لە خەمی بە تەنافی هیوا و ئاواتەکاندا هەڵواسیوە ئیلاهی تاوشە ببێتەوە بە بەخشندەیی و سەخاوەتی دڵە ئاوەدانەکانی ئێوە. خدایە ئەم بەخشینە بەردەوام بکە بە دەستە هەمیشە هاوکارەکانی نیشتیمان بەدڵە خێرخوازەکانی وڵات و بەو دەستانش کە بەدڵ نزامان بۆکەن. پەیامی ئێمە هەمیشە بۆ میهرەبانەکانە، بۆ ئەوانن کەوا لەخوا ئەترسن یاخود وجدانیان هەیە بەرامبەر هەژاران و بێباوکان لە هەرێمی کوردستان. ئەمە ژیان و گوزەرانی خەڵکانێکە بە درێژایی ساڵ هەموو ڕۆژێک چاویان بە فرمێسکە، بێ خانوون، بێلانەن، بێ موچەن، بێکار و کەسابەتن. بەڵام ئێوەیەک هەمیشە لە هەموو خەمی ماڵە بێباوک و هەژارەکاندان هەمیشە ئەتانەوێت بە هاوکارێ مادیەکانتان بە نزاکانتان چاوتان لە منداڵی بێباوک و هەژارەکان بێت. ئەوەی لەسەر ئێمەیە بگەڕین و بە نێو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ماڵە زۆر هەژار و بێ خانەولانەکانتان پێ ئاشنا بکەین، بۆ ئەوەی ئێوە دڵنیابن کە خەڵکانێک لەم سەردەمە لە هەرێمی کوردستان ژیانێکی کولەمەرگ، ژیانێک لە نێو چوار دیوار بە فرمێسێک شەو ڕۆژ بەڕێ ئەکات. ئێوە ئەزانن چەندێک ناخۆشە کاتێک منداڵەکەت داوای 250 لێ ئەکات، ئاگای ئەوە نازانێت تۆ هەتە یاخود نیتە، بەڵام تۆ ئەڵەی کوڕەکەم بەیانی پارەتە دەمێ. کاتێک داوای پارەت لێ ئەکات بۆ ئەوەی شتێکی بۆ بکڕی، سارەیەکی بچووکی بۆ بکڕی، بووکەڵەیەکی بۆ بکڕی، بەڵام ئەمڕۆ ئەی خەڵەتێنی، ئەی بەیانی چی، ئەی دوو بەیانی چی؟ ئەی ئەگەر کەسێک منداڵی بێ باوکی هەبێت وەکو ئەم خانەوادەیە، خانوو لانەی نەبێت، موچەی نەبێت، کاسبکاری نەبێت، ئەبێتە ژیانێک بێت
ئەبێ هەموو ڕۆژێ چەند جار ئەمە دووبارە بکاتەوە ڕۆڵی شیرینم ئەمڕۆ نابیانی بۆ تەکڕم بەیانی دێ دوو بەیانی ژانێک تا بڵێ ناڕەحەت کولە مەرگ لەگەڵ ئەوەشدا منداڵەکانی لە قوتابخانە دواکەوتون چەندین ساڵە نەیان خوێندووە و ئێستا ئایانە بخوێنن بەڵام چ خوێندنێک دوای 4 ساڵ دوای 2 ساڵ دوای چەندین ساڵ لە قوتابخانە دوورکەوتنتە لەبەر نەبوونی لەبەر هەژاری ئەگەرچی تا دوێنێ باوکیان مابوو سەهەو سێبەرێکیان هەبوو بەڵام ئەمڕۆ باوکیان ماڵ ئاوایی کردووە کاسبکاریشان نەماوە موچەیەشیان نییە بۆیە تۆ خێرخواز تۆی میهرەبان لە هەر کوێی ئەم بەرنامە ئەبینی داوات لێ ئەەکەین هەرچەند لە توانات هەیە ئەتوانی هاوکارمان بیت بۆ ئەوەی فرمێسکەکانیان بۆ بکەین بە خەندە و خۆشی و خانە و لانەیەکیان بۆ دروست بکەین هەر کەسێک ئەوێت ماگانە موچیان بۆ دابین کات ئەمە 4 منداڵی بێباوکی بێنازی بێ خانە و لانەیە ئەتوانی بە هاوکاریەکانتان ببن بە دۆستی پێغەمبەر درود و سڵاوی خوای لەسەر بێت لە بەهشت.